بەناوی خوای بەخشندەی میهرەبان، هەزار ساڵە لە دڵی ئەم نیشتیمانەدا شێعر لە دڵەوە هەڵەقوڵێ و وشەکان لە گیانەوە سەرچاوە دەگرن، وەمانە لە ژیانەوە دەردەکەوێ. چەند شاعیر هاتووە و چووە، چەند دڵ سوتاوە و وشەی بۆتە شێعر، چەند جار خەم بۆتە هونەر، چەند جار عیشق بۆتە شانەوە. بەڵام ئەو گەنجینەیەی کە لە دڵەوە هەڵقوڵاوە، ئەو میراتەی کە بە خوێن و فرمێسک نووسراوە، ئەو شێعرەی کە گیانی نەتەوەیشی تێدایە، ئەمڕۆ لەکوێ حەشار کراوە. نالی کە دەیگوت دەروونم پڕ کەباب و دەردەبێتۆ، دڵم گەرمە و هەناسەم سەر دەبێتۆ، خەریکی شەژدەری هات و نەهاتم، خەلاسیم قەت نییە لەم نەردەبێتۆ. ئەمڕۆ چەند کەسەی خوێنێتەوە. شێخ ڕەزا کە هاواری نیشتیمانی ئەکرد و دەیوت، لەبیرم دێ سولەیمانی کە دارولمولکی بابان بوو، نە مەحکومی عەجەم نە سوخرەکێشی ئالی عوسمان بوو. ئەمڕۆ چەند کەس گوێی لێگرێ. مەولەوی کە گوتی هەر کەسێ جۆشۆ وە قەد ناڵەی وێژ، هەر کەسێ نۆشۆ وە پیاڵەی وێژ. ئەمڕۆ چەند کەس لە پەیامەکەی تێدەگا. ئەم شەو لە چامەدا میوانێکی تایبەتمان هەیە، کەسێک کە لە دوورەوە هاتووە بەڵام نزیکە لە ئێمە و لە ڕۆحی ئەدەبیمان و زیاتر لە زۆرمان. خاتوماری دڵی لە شعری کوردی دانیشتە جێیە و چاوی نالی دەخوێنێتەوە و گوێی بۆ شێخ ڕەزا شل کردووە. سڵاوی خوای گەورەتان لێبێ بینەرانی ئەزیز و خۆشەویست. ئەم کاتەوە هەموو کاتێکتان پڕ بێت لە خێر و خۆشی. زۆر خۆم بە خۆشحاڵە زانم کە لە ئەڵلقەیەکی تری بەرنامەی چامە هاوڕێ لەگەڵ خاتوماری بە ئێوەی ئازیز و خۆشەویست ئەگەمەوە. ئومێ دەخوازم گفتوگۆی ئەم شەومان جێی سوود و زانیاری و ئارامی ئێوەی ئازیز و خۆشەویست بێ. بە ناوی ستافی بەرنامە و ئێوەی ئازیز و خۆشەویستەوە زۆر بە گەرمی بە خێراتنی خاتوماریەکە یاخوا بە خێربێی. زۆر سواس بۆ ئامادەبوونت، سواس بۆ ئەوەی کە لێرەی. زۆر خۆشحاڵم، زۆر سپاس بۆ هەموو بۆ کوردستان 24 بۆ تۆ کاک بیلال و بۆ هەمووتان. یاخوا بە خێربێی. پێمان خۆشە سەرەتایی بەرنامەکە و دەستپێکی بەرنامەکەمان بە خوێندنەوەی شعرێکی کوردی بێ لەلایەن جەنابتەوە. بێگومان بەردنیایەوە شەرەفی من. زۆر سواس. فەرمون. کەژاڵ ئەحمەد شەهید بوون. گوڵم ناوت نە ئەسری بە یەک گەشتن و نەسبەدەی جیابوونەوە. گوڵم ناوت بۆ خۆم جوانترین گوڵ دەگرم. ماچم ناوت ئاگەر باڕاستی ماچێکی شوورە سواری جیهان بگرم. نا بە ئەسری شوکردن و ناسبەدەیەکی زووی هەراتی بێواژن کەوتن. ماچم ناوت ئەگەر بە عاشق شەهید بم. عاشقم ناوت بۆ سەرەتاپەی دارامەیت و منی تەرم. ئەرخەوانی حوزنم ناوت خەوکەشیکان بۆ پاڵ هەساری گۆڕەکەم. ناگوڵ نەماچ نە عاشق و خەم هیچ مەهێنن، هیچ ڕەمەگرن. ئەو کاتێ وەک نیشتیمانیەکی بێ ئاڵە بێ دەنگ دەمرم. خاترجەم بن هیچم ناوێ و هیچ وار نەگرم. دەستەکانە خۆش بێ خاتوونی بەڕێز. پێش ئەوەی کە باز لەوە بکەین کە ئەدەبی کوردی
لای ئێوە گەیشتووە بەکوێ ئەمەوێ باسی بەرکەوتەی خۆت بکەم لەگەڵ ئەدەبی کوردیە لەکەیەوە بەر ئەم ئەدەبە کوردی ئێمە کەوتی و بە تایبەت نالی و شێخڕەزا. کەسێک پێی گوتم پرۆفیسۆرێک من زۆر ڕێزم دەگرت گوتی ئەگەر تۆ شاعیر بیت دەبێت وەرگێڕان بکەیت. گوتم باشە. گەشتی دەرەوەی وڵاتم کرد زمانێک فێر بووم زمانی دووەمم نەبوو زمانێک فێر بووم و دەستم بە وەرگێڕان کرد. دوو وڵات هەبوو بیرم لێ دەکردنەوە بیرم لە کوردستان و بیرم لە سینگاپۆر دەکردەوە. لە چاوپێکەوتنێکی کاردا کەسێک ئاماژەی بەوە کرد بەڵێ شەقامەکان لێرە هەمویان بە ناوی شاعرانەوەن. منیش گوتم بەڵێ ئەمە شوێنی منە ئەو شوێنەیە پێویستە لێی بە. کەواتە ئەتوانی پێمان بڵێ کە ئەدەبیاتی کوردی ئێمە بە بەراورد بە ئەدەبیاتی جیهان لە چه ئاستێکایە؟ ڕەنگە پرسیارەکەی تۆ لە ڕۆی وەرگێڕان و ناساندندا بێت. کاتێک یەکەم جار گەیشتمە ئێرە گەیشتمە سلەیمانی هیچ وەرگێڕانێکی هاوشێوەی کتێب نەبوو لە کوردیەوە بۆ ئینگلیزی. هەندێک وەرگێڕ هەبوون ئەو کاتە من نەمدەناسین بەڵام وەرگێڕی دیکە هەبوون وەک دکتۆر چۆمان هەردی وەک کەریم عەبدوڕەحمان ئەوان کاریان لەسەر ئەم بابەتانە دەکرد. ئێمە هاوپیشە بووین بەڵام هێشتا یەکمان نەدەناسی. بابەتەکە بە شێوەیەک بوو ئەو وشەی من دەمەوێت هەڵی بژێرم هەر کەسە و وشەی تایبەتی خۆی دەبێ. بەخت بوو بەزەیی بوو بەخشش بوو زۆر خۆشحاڵم مای شانازیمە بۆ ئەوەی بێتە کوردستان لە ساتێکدا وەرگێڕانی ئەدەبی خێرایی بخۆیەوە دەبینی. من بوومە بەشێک لەمە من و قوتابیەکانم و زانکۆ و بووینە بەشێک لە بنیادنانی شەپۆڵێک لە هێنانی ئەدەبی کوردی بۆ بینەر و بیسەری ڕۆژ ئاوایی. کارەکە هەردووکیان بۆ ئەرکێک زۆر سەخت بوو بەرپرسیارەتێکی گەورە بوو بۆ ناساندنی ئەدەبێکی ئاوا ناوازە بۆ بینەر و بیسەرێک کە تەنیا جەنگ و نەهامەتیان بینیوە. ئەوان نەیان دەزانی ئەدەبەکە چەند قوڵە مرۆڤایەتیەکە چەند قوڵ بوو. یعنی سەیری 2011 دەکەمەوە پێ دەکەنم و هاوکات زۆرش سپاسگوزارم چونکە ناتوانم باوەڕ بەوە بکەم من بەشێک بووم لەو گۆڕانکاریە کە ئێستا بەردەوامە. شاعیر و بڵاوکراوەی گەورەمان هەن وەکە ترەیسی فوئاد کە سەرۆکی بۆردی هەنار پرێسە کتێبی نووسن لە حوشەی هۆڵی مەیسن تازە بڵاو کراوەتەوە. ئەم خەڵکە ناوازەیە منیش ئێستا دەتوانم هاوپیشەیان بم بەڵام بۆ ماوەیەکی درێژ وا دەردەکەوت تەنیا من و کەشکۆڵ بین. کەشکۆڵ ناوەندی هونەر و ئەدەبیە لە زانکۆی ئەمریکی عێراق لە سلێمانی هاوشێوەی کارکردن بوو لە تاریکیدا لە ئەشکەوتێک تەنیا کارمان دەکرد بەو هیوایی کە ڕۆژێک دەمان بینێت. ئێستا لە پڕێکدا ببینە چەند چاو لەسەر ئەدەبی کوردیە. من زۆر خۆشحاڵم. با من بێمە سەر بابەتێک کە پرسیاری یان پەیوەستە بە نالیە و ئەمێ لەبارەی نالیەوە پرسیارە لێ بکەم. نالی خۆی لە شعرێکە ئەڵێ نالی حەریفی کەس نییە ئیلف و ئەلیفی کەس نییە بەیتی ڕەدیفی کەس نییە هەرزە بوگۆیە گەب دەکا. نالی لەم شعرا ئەوێ پێمان بڵێ نالی هیچ هاوتایەکی نییە کەس لە نالی ناچێ وە شعرەکانیشی بەیتە غەزەلەکانی هیچ کەسێکی تر نییە هی خۆی نەبێ. دوجار ئەڵێ ئیلف و ئەلیفی کەس نییە هەرزە بوگۆیە گەب دەکا. ئەڵێ من وەکو هەرزەیەک یاری بە وشەکانەکەم وەکو چۆن منداڵێک یاری بە تۆپەکەی ئەکا ئەمیش ئەڵێ من یاری بە وشەکانەکەم چونکە هیچ کەسێک نییە لە ڕەنگی من. نالی بەڕاستی ئاوایە لە لای ئێمە لەوە زۆر گەورەترە. تۆ چۆن نالی ئەبینی؟ بە دیاریکراوی چۆن ناڵی دەبینم؟
نالی حەزی لە نوکتە درێژەکانە. حەزی لە نوکتە کورتەکەشە هەروەک لە خوێندنەوەکەت ئاماژت پێدا. بەڵام لە شێعرەکانی وەک مەستورە بۆ نمونە یان شێعرەکانی حوجرە بۆ ئەمە نوکتە وشە ڕاستەکە نییە. ئەمە کۆمیدیایەکی تاریکە کە ڕکابەری هەر کۆمیدیایەکی تاریک دەکات لە هەر شوێنێکی جیهاندا. یەکێک لەو شتانەی کە پێی سەرسامم ئەمەش لێ هاتوویەکی کوردیە و ناڵی ماسوولکەی کوردی نمایش دەکات. ئەویش ئەو توانایەیە ڕاستیەکی تاریک و گاڵتە و گەپ هاوتایی یەکدی ڕابگرێ. جواز نییە، فەرقی نییە، تێقەڵاو. ئەمەش توانایەکە تەنیا چەند شاعرێک تێدا لێ هاتوون و ناڵیش بە هەمان شێوە وەرگێڕانی مەحاڵە و ناکرێت. بەڵام ئەگەر لە مەحاڵدا بوەستین ئەو کات هیچ شتێک ڕوو نادات. ئیتر چیەکەی؟ باشە کارێک بکەین چونکە ئەگەر لە مەحەڵیدا بوەستین ئەو کاتە ناڵی ناتوانێت چاوی بە کەسی تر بکەوێت. ناڵیش دەبێت چاوی بە هەمووان بکەوێت. مەحاڵە وەرگێڕانی بۆ بکەیت بەڵام خۆشیەکی ڕاستەقینەشی هەیە هۆکارەکەشی تێکەڵەکەیە و ڕەتکردنەوەیەتی بۆ خەمباربوونێکی تەواو یان دڵخۆشبوونێکی تەواو و هەر یەک لە دوو هەڵەیە و درۆیە. ناڵیش درۆزن نییە. ڕێگەیان پێدەدات شام بەشانی یەکدی بژین چونکە شوێنەکەیان جیهانی ئەوە و بەداخەوە جیهانی ئێمەشە. هیچ لەبارەی عشقە ناکامەکەی نالی ئەزانیت؟ هیچ بەریەکەوتنت لەگەڵ ئەو عشقەی نالی و مەستورەیە هەبووە؟ One of the great sorrows. یەکێک لەو شتانەی یەکێک لەو شتانەی هەوڵی پراکتیزەکردنی دەکەم لە ئەدەبیاتی کوردیدا ئەوەیە نووسەر نهێنیەک بێت لە دەرەوەی شعرەکەدا. واتە ڕێکەم پێ بدرێت ئەو شتا لە لاپەڕەکە بوو تەنیا ئەوە بزانم. ئەوەی لە لاپەڕەکەدا نەبێت هەوڵ دەدەم بیزانم بەڵام هەوڵیش دەدەم هەر لاپەڕەیەک وەک لاپەڕەیەک سیر بکەم. هەروەک گوتت وشە بە وشە. کاتێکی زۆرم لە سەرچاوە لاوەکەکان بەسەر برد هەوڵم دەدا لەسەر ژیانی ئەو شاعرانە فێر بم. بەڵام ئەو سەرچاوانە کەمترین دڵنیاییان هەیە و کەمترین بواریان بۆ توێژینەوە هەیە. دکتۆر فەرەنگیز غەدیری وەک توێژەرێک زۆر بەباشی لەسەر ئاڵۆزیەکانی نووسینەوەی مێژووی ئەدەبیاتەوە نووسیوە بە تایبەتی لەسەر ئەدەبیاتی کوردی. ئەمەش بابەتەکە منیش بۆی بە جۆش و خۆشم چونکە ئەو سەرچاوە لاوەکیەکانە لاوازترینن زۆرترین ناکۆکیشیان لەسرە. ئەوەی دەمەوێت لەبارەیەوە وریابم ئەوەیە گفتوگۆکردن لەسەر شاعرێک نەکرێت وا بکات خوێنەر لە شاعرەکە دوور بخاتەوە. ناتەوێت خوێنەر لە شاعر دوور بخرێتەوە بەهۆی قسەیەک کەسێکی ڕۆژ ئاوایی نەزان کردوێتی وانە نامەوێت ئەو کارە بکەم. ئەگەر ئەو کارە بکەم پێویستە واز بێنم. بۆیە زۆر وریام لەوەی ڕێگە بدەم ژیانەکان چۆن بوو بەو شێوەیە بمێنێتەوە و تا چەندەش توانیم بەو سەرچاوانەی کە هەمانە فێر بم. هەروەها کارەکەم کورد و جیهان لە شاعرەکان نزیکتر بکەمەوە. بە دڵنیایەوە وەرگێڕان هەمیشە شکست دەهێنێت بەڵام لەوانەیە بە شێوازێکی جوان و واتادار شکست بهێنین خوێنەران لە دەرەوە و لێرە لەو دەنگە گرنگانەی جیهان نزیک بکەینەوە. سەبارەت بە مەحوی هیچ ئاشنایەتێکت لەگەڵ مەحویە هەیە؟ بەدڵنیاییەوە زۆرم پێخۆشەکە بەڕاستی کەسێکی وەکو جەنابێت
ئاشنایەتی لەگەڵ ئەو شاعیرانەی ئێمە هەیە. هەستەکەی مەحوی چ شتێکی مرۆڤ داگیرەکە، ڕۆحی دڵی بە جۆرێک مەحوی دەتوانێت لە یەک ساتدا لە هەموو شوێنێک بێت. ئەو یاریانەی بە زمانەکەیەوە دەیکات زۆر ڕۆشنبیرانن. یەکێک لە خۆشترین شاعرەکانی بەلامەوە کە غەزەلێکی کورتە و لە جۆری تێرمانینە، هەر بۆیە وشەلام دووبارە دەبنەوە. شتێکت فێر ناکەم کە خۆت نایزانانی، بەڵام لە پێناو بینەرەکانیشمان باسی دەکەم کە ئارامگرن لەگەڵمان و سێرمان دەکەن. دوو ڕستەی یەکەم بە هەمان وشە کۆتاییان دێت. لە بەشەکانی دیکەی شعرەکە ئەو وشەیە دووبارە دەبێتەوە. لە هەر بەیتێک دووبارە دەبێتەوە. لە کۆدایە شاعرەکە ناوی خۆی دەهێنێت بە دووبارەکردنەوەی وشەکە کۆتایی بە بەیتەکە دەهێنێت. بۆیە جۆرێک لە تێڕامان چونکە چەندین جار بە هەمان تێگەیشتندا تێدەپەڕێت لەگەڵ بەسەرچووم دووبارەکردنەوەی وشەکە کۆتایی بە بەیتەکە دەهێنێت. بەڕووی ئەوما هەوە چووم و بەسەر چوو بزەبێت پەریب و ئەو نەبوو شەو بوو بەسەر چوو تەڵێ نێرگزم و باغی حیرەتم پێ بەفەڕ هات وەکو گوڵ زوو بەسەر چوو دەزانم بادیێ عیشقە خەتەرناک کەچی هەرچووم ئەگەر مام و ئەگەر چووم لە حینی نەزعی ڕۆحە ڕۆحی عاشق وتی ئۆخەی لە میحنەتخانە دەرچوو. And there you did it. تۆش ئەو کارت کرد. دووبارەت کردەوە تا بەو شوێنانە تێپەڕی کە تێیدا بەسەر چووم. دووبارە دەکاتەوە. بەسەر چووم قافیەکی درێژە و بەسەر چووم. سێ بڕگەیە. بە بەشێکی باشی شعرەکەدا تێدەبەڕێت و دەتوانێت دووبارەی بکاتەوە دەگاتە خاڵێک دەڵێت تەواو. زۆرە. تەنیا چووم بەسە. بەڵام بەسەر چووم و چووم بە هیچ شێوەیەک وەکێک نین. بۆیە هیچ وەکێک نین. بۆیە کاتێک دەیخوێنیتەوە ئەو لێرەدا یاریت پێ دەکا. ئەیوانە لەو شعرەی خوێنتەوە دەست لێرەت دەدات. دەستی لێرە دەدات. دەستی دەگەێنتە نێوان پەراسوەکانت و پێت نیشان دەدات دڵت چۆن لێ دەدات. تۆ تێدەگەی مەبەستم چییە؟ چونکە بە جوانی خوێنتەوە. بۆیە کاتێک دەپرسی ناڵی و مەحوی لەکوێ دەژین ئاسانە بڵێ مەحوی لە نێو ڕوحدا دەژی. چونکە ئەمە ڕاستە بەڵام ناتەواوە. ئەو تەنیا لە ڕوحدا ناژی. لە نێو تەواوی جەستەدا دەژی. تەنانەت لە نێو پێ و تۆزدا. لەژێر پێ لە ڕێی ئەو خاکەدا خۆم کردە خاک و پێی نەنا پێما لە ڕێی ئەو شۆخەدا خۆم کردە خاک و پێی نەنا پێما دەسا خاکی هەموو عالەم بەسەر خۆما نەکەم چ بکەم لە چاوانم نەما بۆ گریەنۆبەی سەجدە بەردەریە سیا ساڵم نەبارە نوێژی ئیستیسقا نەکەم چ بکەم ئەوا لەیلا بە ڕۆژی حەشرەدا ئەوادەی لقا مەحوی هەتا قامی قیامەت ئاهوا وەیلانەکەم چی بکەم. جوانە. سپاس. زۆر سپاس. هەزار سپاس. زۆر سپاس بۆ تۆ. سپاس یعنی من دڵخۆش بووم بەوەی کە سایکۆلۆژیە نەگەڵ تا زۆر تێکەڵاو بووم بە جدی بۆ من بای دڵخۆشیە کە کەسێکی وەکو بەڕێزت ئاوا تێکەڵ بەم ئەدەبیاتی ئێمە بووەوە خاڵی گرنگی شعرەکانی مەسەلەن بۆ نمونە مەحوی لەسەری بوەستێ. ئەمە بەڕاستی تایبەتمەندێکی جوانە لە تۆیە. با کۆتا پرسیارت لێ بکەم کە لەبەرەوەی کە کاتی بەرنامەکەمان بەرەو کۆتایی ئەڕوا بمبورە ئەمەوێ سەبارەت بە پیاوێکی گەورەی وەکو شێخ ڕەزای تاڵەبانی قسە بکەین. چکە شێخ ڕەزا ئەگەر نەبوایە بابەتێک کە پێی ئەوترێ ئەدەبی هەجوو لە زمانی ئێمە کەمی ئەهێنا. بەریەکەوتنە دەگەڵ شێخ ڕەزایە چۆنە؟ شێخ ڕەزا و کەسایەتیەک چۆن ئەبینی؟
When I first arrived in کاتێک Slimani, یەکەم جار I گەیشتمە started asking سلەیمانی my students. پرسیارم I'm لە interested in قوتابیەکانم کرد translation. کە حەزم لە وەرگێڕانەوە پێویستە کام لە شارە کوردەکان بناسم لە 10 جار 9 جار قوتابیەک You دەیگوت should really know this one پێویستە word. شێخ Sheikh Raza ڕازای Talabani. تاالبانی بناسی And then everyone هەموو else in the ئەوانەی لە conversation or ژوورەکەدا the بوون room would giggle, قاقایان بوو not laugh, پێکەنی نا but giggle. قاقا And I was like, منیش گوتم Awatia. This is not a response. کاردەوانەیەکی لەو جۆرە لە شاردا In نەبینیوە America, لە ئەمریکا خەڵک زۆر گرنگی بە شاعرەکان نادەن تا قاقا بکەن ینی لێم تێدەگەی شاعرەکان هێندە لە خەڵکەوە دوورن هەمان هاوڕابوونی کۆمەڵایەتی نییە So I thought, بۆیە what is that? بۆیە پرسییم چی بووە I'd like to چی ئەوە دەمەوێت I بزانم thought, how bad can it be? بیرم کردەوە گوتم دەکرێت چەند خراپ بێت Very bad. دەکرێت It can be زۆر very خراپ بێت دەکرێت زۆر خراپ Thank بێت God I didn't سپاس بۆ know. خوددا Because if I had نەمزانی known, I never چونکە would have ئەگەر begun. بمزانی با هەرگیز دەستم پێ نەدەکرد But then بەڵام I asked my دواتر students, I said, I وانم gave بە them a قوتابیەکان lecture, you know, I was گوتەوە very stern. زۆر And I بەجددیەوە said, listen, مامەڵەم کرد و we're گوتم poets, کوێ we're بزبن translators, we serve our ئێمە poetry, شاعیر و we serve our وەرگێڕ و literature, خزمەتی we don't شاعیر blink, و we ئەدەبیات don't دەکەین sanitize, چاومان we ناتروکێنین don't censor, واتەکەی ناگۆڕین we take them as نایشارینەوە they are, خۆیان چۆنن بەو and we شێوەیە will وەریان serve this poetry دەگرین well. Good speech, right? بە باشیش خزمەتی ئەو Then شارە دەکەین I got گوتارێکی my باشم پێشکەش first کردوانە rough دواتر draft of a یەکەم translation. ڕەشنووسی And I وەرگێڕانم thought, بەدەستگەیشت oh, گوتم I'm gonna get fired. That's it. دەردەکرێم Job تەواو over. This is کارەکەم it. لە دەست دەدەم But my student was watching me as I بەڵام read the کاتێک translation. He was وەرگێڕانەکەم watching me. دەخوێندەوە And I was like, I قوتابیەکەم gave them سەری this big دەکردم long منیش lecture. ئەوانەیە I have to stand by it. درێژم پێدەدا و دەبێت Okay, پێی پابند بم okay. Babroin, here we go. It'll be okay. And then over time, you know, Sheikh Raza, the easiest thing to see ئاسانترین about him شت is لە the شێخ ڕەزا easiest thing. بەدی بکەی هەجووە But some of his بەڵام most بەشێک لە beautiful جوانترین writing, نووسینەکانی ستایشکردنەوە are méjouis. مێژوویە They're I don't want to use the word puck. نامەوێت وشەی پاک هەجو بەکار isn't بهێنم peace. چونکە هەجوو And stylish ئاشتی نییە و isn't always, ستایشیش هەمیشە پاک نییە right? These labels don't ئەم help us. دەستەواژانە They're not یارمەتی دەرنین Poetry is poetry. شیعر شیعرە و Literature is ئەدەبیات literature. ئەدەبیاتە It's either لە excellent مەزندەی خۆدا or not. یان in نایابە your یانیش نا estimation. All هەموو that's ئەوانەی personal. تایبەتن بەخۆت So what we did was وەرەمان we بە gathered our خۆماندا courage کارمان and we لەسەر just started نووسینەکان working کرد through the text. ئێستا Now we have زیاتر over 80 لە pages of هەشتا Sheikh Raza لاپەڕەی شێخ in ڕەزامان بە English. زمانی ئینگلیزی هەیە And it's everything هەموو from, شتێکی تێدایە you know, yeah, it's a hedge, but it's ڕاستە also his هەجووە personal بەڵام history with his هاوکات family. مێژووی خۆیەتی لەگەڵ Okay, خێزانەکەی then I thought, دوای after ماوەیەک translating لە for a وەرگێڕان while, I گوتم thought, this is a man ئەمە of big پیاوێکە contradictions. هاوتژی One گەورەی shouldn't- هەیە One shouldn't only ئەگەر know بگەڕێمەوە what's بۆ on the page here. پرسیارەکەی Getting back to that question you پێشووت asked a few questions ago. کەسێک نابێت تەنیا بزانێت لەو لاپەڕەدا چی هەیە بۆیە لەگەڵ شوێنێ محەممەد سەردانی تەکەی تاالبانیم کرد لە کەرکک And we asked permission تاوامان to کرد be, ببینە you know, not فەقێ. faqihs, but a little, you know, a little bit of a فەقەیەکی تاونا faqih فەقەیەکی in the بچووک لە Because we تەکیەکەدا wanted to learn چونکە ویسمان how فێر is it بین that Sheikh Raza چۆن شێخ ڕەزا Talabani تاالبانی comes from a کە لە ناو very religious خانەوادەیەکی family, زۆر very ئاینی و powerfully بەهێزەوە religious family, هاتووە and not بەڵام religious. بڕوادار نییە So how does he come چۆن from لەو this family خانەوادەیە هاتووە و and ئەم and شتانە write these things? دەنووسێت و And of course he خۆشی also ئاینی has خوێند و religious training, and all of his هەموو friends, هاوڕێکانی every و other poet of شاعرەکانی his time period, سەردەمی ئاینیان also had خوێندووە religious training. They were not بەڵام کەسانی faithless men. بێباوەڕ They were نەبوون و very devout. زۆر باوەڕدار بوون So بۆیە the best یەکەم thing that I شت can say لەسەر about شێخ Sheikh Raza ڕەزای بڵێم ئەوەیە is that he's a man پیاوێکی of contradiction. حاودژە And حاودژیش contradiction never gets هەرگیز boring. بێزارکەر نابێت Never gets boring. هەرگیز بێزارکەر Because نابێت whatever you چونکە هەر expect, کاتێک he lives to چاوەڕوانیت بۆ disrupt شتێک your دەبێت expectations. ئەو He lives to surprise you. دەژی تا چاوەڕوانیکەت دەشێوێنێت و سوپرایزت بکات لە ڕاستیدا لە هەمووی گرنگتر ئەوەیە ئەو And دەژی تا that خۆی in a سوپرایز poet بکات is ئەمەش لە شاعیردا precious. That in a بەهەدارە و poet is very زۆر exciting. بە جۆش و خڕۆشە خاتوماری زۆر زۆر سپاس بۆ ئەوەی کە لەم بەرنمەیە میوانێکی ئەسکسوکی بەرنمەکەمان بوویت زۆر زۆر سپاس بۆ ئەوەی کە توانیمان گفتوگوۆیەکی جوان و تێر و تەسەل لەسەر ئەدەبیاتی کوردی بەگشتی و
نالی و مەحوی و شێخ ڕەزا بکەین. من بە خوێندنەوەی شعرێکی شێخ ڕەزا کۆتایی بە ئەڵلقەی ئەمجارە دێنم. جارێکی تر سوپاس بۆ تۆ و سوپاس بۆ بینەرانی خۆشەویست و ئەزیز. ڕۆژێ نەبوو ئەم دولبەرە بێ ڕەحمە و فاکە، ساتێ نەبوو ئەم کافرە شەرمێ لە خواکە. حەیرانن ئەطیبا لە عیلاجی مەرەزی من، لوقمانی ویسال مەگەر ئەم دەردە دەواکە. کارێ کە غەمی دەرد و فیراقت بە منی کرد، سەرما بەهەتی و با بە دەواری شڕی ناکە. دەوانەیە شەخسێ کە لە حەسرەت لەبی لەعلی، وەک شاهی سکەندەر تەلەبی ئاوی بەقاکە.